بینەرانی بە ڕێزم کاتتان باش لە هەر شوێنێک بینەری ئێمە سڵاوی گەرمی کارمەندانی نارتیتان لێبێت. لە ماوەی ڕابردوودا پۆستی سەر و کۆماری عێراق لە نێوان دوو کاندیدەیەکێتی نیشتمانی کوردستاندا یەکلاکرایەوە. یەکلاکردنەوەی و کاندیدانە لە کاتێکدا بوو کە پەرلەمانتارانی فراکسیۆنی هاوپەیمانی کوردستان بە تەواوی حیزب لایەنە سیاسیەکانی کوردستانەوە دەنگیان لەسەر دوو کاندیدەیەکێتیدا. ئەمەش مقۆمقۆ و دەنگۆیەکی زۆری لە ناو بەشێک لە کادرانی یەکێتی نیشتمانی کوردستاندا دروست کرد. بەشێک پێیان وایە کە ناوماڵی یەکێتی نیشتمانی کوردستان ڕێکخراو نییە و پێویستی بە ڕێخستنەوەی زیاترە، ئەوەی کە لە بەغداش ڕوویدا پەیوەستە بەو ناڕێکخراوی ناوماڵی یەکێتیەوە. بەشێکیش پێیان وایە کە ئەمە کارێکی ئاساییە و حزب سربەستە لەوەی کا چەند کاندید بۆ پۆستێک دیاری دەکات و هەروەها سربەستیشە لەوەی کە ڕادەسپێرێت کاندیدەکانی یەکلا بکەنەوە. ئەم شەو گفتوگۆ و دیالۆگێکی هێمنانە لەسەر بابەتی هەڵبژاردننی کاندیدی سەرۆکایەتی کۆماری عێراق دەکەین بە میوانداری هەرێکە لە بەڕێزان عەزیز ڕەوف نووسەر و ڕۆژنامە نووس هەروەها کاک خەڵکەوت عەبدوڵڵا ڕۆشنبیر و کاک ئەحمەد فاتح کادری یەکێتی نیشتمانی کوردستان و هەروەها بەڕێزان ژوان ئەحمەد سەعید کادری یەکێتی نیشتمانی کوردستان و سەردار حەمەعەلی کادری یەکێتی نیشتمانی کوردستان. بەخێرات نییە ویلایەکتانەکەم. کاک عەزیز ئەگە بە کورتی پێمان بڵێیت ئەوەی کە ڕوویدا هەفتەی ڕابردوو لە دنیای سیاسەتدا شتێکی ئاساییە؟ بەتەسەوری من خاڵی یەکەم لەوەیە کە ئەم ململانەی کە لەسەر پۆستی سەر کۆمار بوو ململانەیەک بوو لەسەر ئاسی جیاوازیەکان نەبوو، هێندەی ململانەیەک بوو لەسەر ئەوەی بۆ کۆنتڕۆڵکردنی پۆستەکان ئامان بینی، یعنی بەمانایەکی تر ململانەیەک نەبوو لەسەر ئاستی ئەوەی کە چ یەکێک لەو دوو هاوڕێیە مۆدێلیشی تری حکومڕانی سەرۆکایەتیمان پێشکەشەکە، ئەواتە مۆدێلی پیشاندانی ئەم دوو بەڕێزە بۆ سەر کۆمار ململانەیەک بوو بۆی کە یەکێکان بێ بە سەر کۆمار لەسەر ئاستی یەکێتی نیشتیمانی کوردستانە، واتە قسەکردنەکە لەسەر نەبوونی مۆدێلیشی تر بوو بۆ حکومڕانی. بەڵێ بەتەسەوری من ئەوەیە کە تەبیعی نییە بە بڕای من، چونکە ئەمە پەیوەندی بەوەیە کە لە ناو حیزبێکی دیاریکراوە ئەم پۆستە دیارێکرێ بەشی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو، دەبوو یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی ئەم پۆستە یەکلایی بکردوێتەوە. زۆر باش، ئەمە قسەی بە هەمان شێوە بەشێکی زۆری کادر و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش کاک هەڵکەوت کاک عەزیز پێی وایە کە ململانەکە لەسەر ئەوە نەبوو کە کامیان مۆدێلێکی تر پێشکەشەکەن، هێندەی ململانەی بۆ لەسەر پۆست خۆی لە ڕاستیدا ئەمەی کە لەسەر مەسەلەی سەر کۆمار ڕوویدا بە شێوەیەکی بەرجەستە و ڕوون بۆ جارێکی تر سلمان دێوە کە لە ناو یەکێتی نیشتیمانیا قەیرانێکی حیزبایەتی و سیاسی هەیە و لە ناو یەکێتی نیشتیمانە لەبەر بوونی کۆمەڵە تەکەتولاتی جیاواز کە ئەم تەکەتولانە چ لە ڕووی بەرژەوەندی و پۆست و هەژمونی دەسەڵاتەوە چ لە ڕووی جیاوازی تا ڕادەیەکی ئەم و ئەوی تێڕوانینی سیاسی و حیزبایەتیەوە دەرکە و زۆر قوڵە، یعنی ئەم گرفتە ئەم هەژمونە ئەم بەڵێنی ناکۆکیەکانی ناوماڵی یەکێتی خۆی قوڵە بە بڕای من ئەمە ینی دەرخەرێکی تری ئەوە بوو، چکە ئەم ناکۆچیانە یا ئەم ئاماژێکی تر هەبوو سێ ساڵە دەرکەوتووە، سێ ساڵە لە ڕێگەی ڕۆژنامە ئەهلیەکانەوە بە پلەی یەکەم یا لە ڕێگەی بەرنامە تەلەڤیزیۆنەکانەوە ئەم گفتوگویانە کە دەکرێت لە بینی باڵەکان خۆیان نەکراوە، بەڵکو نوێنەری باڵەکانی ناوێکێتی کە هاتوون نەتە قسە لە کەناڵە جۆر بە جۆرەکانەوە هەر یەکێک گزارشتی لە خۆی کردووە بە شێوەیە لە شێوەکان. ئەمەی ئێستا واکۆ بڵێن ململانەکە گەیشتە ئاستێکی ئەوەندە تونند و تیژ کە ئەبواە بە شێوەیە لە شێوەکان لە بەرژەوەندی لایەک یا کوتلەیە لە کوتلەکانی ناوێکێتی لا بکرێت. زۆر باشە کاک ئەحمەد، ئەوەی بینیمان دەرخەری قەیرانی ناوماڵی یەکێتی بوو، قەیرانەکەی ناوماڵی یەکێتی لە چه ئاستێکایە؟ من بە پێچوانی هەردوو برای بەڕێزم کاک عەزیز و کاک مامۆستا هەڵکەوت من پێم وانێ لە ناوێکێتیە باڵ هەبێت شتێکە بێ ناوی باڵ بێت، چونکە بوونی باڵ لەسەر بنەمایشی ئایدۆلۆژی یان فکری جیاوازە بێت. ڕاستە لە ناوێکێتیا بیرۆڕای جیاواز هەیە، قسەکردنی جیاواز هەیە، بەڵام سەرنجام دانیشتنەکان یان لە ناو ماڵی مەکتەبی سیاسیە ئەو کێشەیە یەکلاییە بێتەوە. سەبارەت بۆی کە پۆستی سەر و کۆمار چۆن یەکلایی بووە، من ئەتوانم بڵێم پۆستی سەر و کۆمار پۆستێکی گەورەیە، پۆستێک نییە تۆ مقارنەی بکەی بە وەزیرێک بە قایمقامێک بەڕێوەبەری گشتێک بڵێ لە ناو مەکتەبی سیاسی یەکلای یەکەمەوە. ئەمە پۆستی سەر و کۆمارە، تۆ دوو کەفاەتی گەورەی یەکێتیت هەیە، دوو دکتۆرت هەیە، دوو توانات هەیە، یەکیان ئەندامی دەستەی دامەزرێنەری یەکێتی و ئەندامی لیژنەی نووسینەوەی دەستوری عێراقە، یەکیشیان بەڕێز بەرهەم ساڵحە. ئەم دوو کەفاەتە بۆ مەکتەبی سیاسی وەکو یەک بوون، بۆیە لە ئەنجامە مەکتەبی سیاسی هەردووشیانی پەسەند بوو نەیتوانی بڕیارێکی
سەریح لە سەرێکیان با چونکە هەردووشیان بۆ یەکێتی بۆ پۆستی سەرۆکایەتی شیاون سەرنجام شتەکە چووە بەردەمی فراکسیۆنە کوردستانەکان لەوێ یەکلای کرا بۆیە بەڕای من باڵبوونی نییە بەڵام بەڵام کاغازیز ئاماژەی بۆ داکبوو یەکێتی لەناو خۆی ئەمە یەکلا بکاتەوە تۆ ئەوت بەلاوە گونجاو بوو کە فراکسیۆنە کوردستانەکان سەررجەم بەشدار بن لە دەنگدان لە سەرێکلاکردنەوەی ئەو پۆستە من وەکو کادری چیشێتی پێم وایە شتێکی ئاسایی بۆ لەبەروی هەردووچان دوو کەفاەتی گەورەی یەکێتین و ناکرا مەسەلەن بخرایەتە قاڵبی تەرازۆ لە ناو یەکێتی و دەنگدانیان پێ ئەوە بکرای مامەڵە بکرای بۆ شتێکی ئاساییە بەلای منەوە بەڵێ دەستە خۆش کاک ژوان نەئەکرا و دوو کەفاەتە یەکێتی خۆی یەکلایەن بکاتەوە ڕاستیە هەر خۆی چوونە ناو دەنگدانەوە لە ناو کوتلە کوردستانەکانەوە بەڕاستی هەم بۆ زەمیری هەموو یەکێتیەکان شتێکی قورس بوو کە تۆ لەبەرەوەی ئەو کاتە ئەوەی کە پێی ئەڵێن باڵباڵێن یاخود تەکەتولات یاخود بەرژەوەندخوازی بە هەر شتێکی ناو ئەنێ لە ناو یەکێتیە وەرحاصل ئەوەی کە هەیە بەرەگیریە هەر شتێکی ناوەنی ئەمە وای کرد ئەو لایەنانەی تریش بتوانن لانی کەم بتوان چیلکەیەکی تێوەژن ئەوانیش بتوان لە بەرژەوەندی خۆیان تا پێیانەکرێ یاری بە مۆزوع بکەن وەتوانیشان تا ڕادەیەک یاری بەباری دەرونی ئەندامان و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بکەن هەتا ئەو کاتێک کە لیژنەکە دەنگەکانی ساخ کردەوە کە چێ دەنگی داوە بە فڵانە کەس و کە چێ دەنگی داوە من ئەمەوێ ئاماژە بە یەک شت کەم برای بەڕێزم کاک عەزیز لە نووسینێکی شتێکی زۆر جوانی تۆ یەکێتی تاکە حیزبەکە نانەخوا مەعیدەی بە دەرەوەی کاتێک کە نانی خوار مەعیدەیە بینینەوە و ددانەکانی ببینی ئەویش سەرچاوی گرتووە لە ناوەوەی کە هیچ کام ینی لە بەداخەوە بەبرانی بە ڕێزی مەکتەبی سیاسی کێشەیەکیانەیە ئەویش هەمووینا کە ئێمە حەق نییە بە ویژدانانە قسە لەسەر هەمویان بکەین بەڵام هەندێک لە برادرانی مەکتەبی سیاسی بوونەتە پەیامنێری سایت و ڕۆژنامە و کەناڵەکانی میدیا و بە ئارەزوی خۆیان تەنانە دوو هەفتە لەمە پێشفەزیحەیەک ڕوویە لەناو هەر حیزبێکی سیاسی ترا بواە بەڕاستی ئەو ئەندامی مەکتەبی سیاسی ئەگەر دادگایی نەکرایە ئەبواە سەرکرایە ئەندامێکی مەکتەبی سیاسی سڕیاتی ناو مەکتەبی سیاسی بردوێتە سەر ڕۆژنامەیەک لە ڕۆژنامەکەژی تر بە قودرەتی قادریاوە خود بە مەبەستە لە ناوڕاستی راپۆرتەکەیان ناوی ئەم ئەمەندامەی مەکتەبی سیاسی یەکێتی ئێنێ کە ناویشی هێناوە ناوەکەی نووسیوە کە فڵانە کەس پێڕێ یعنی ئەمە دەری ئەخا کە ئەم برادرانە ئەوەندەی کە شەڕە لەسەر جێگرتنەوەی کەسایەتی کە وەکو جەنابی مامجلال ئەوەندەی کە شەڕە لەسەر ئەو پۆستانە و ئەو پلانەی کە هەیە ئەوەندە شەڕ نییە لەسەر ئەوەی کە ببنە کەسایەتێکی وە مامجلال ینی ئەوەی کە لە بەغدا ڕوویدا بە بڕۆیت و کادرێکی شێتی شتێکی گونجاو بوو شتێکی گونجاو نییە بۆ یەکێتی کە حیزبێکی سیاسی ئەوەی کە ڕوویدا ئێمە ئێستا گەرجەدەلەکە لەسەرەوە بکەین کە بۆ ڕوویدا و هۆکارەکان دیاری بکەین و چی بکەین و چی نەکەین ئەمە دادیەوە نایە ئەوەی کە ڕوویدا بەڵام بێ لەمەوە یەکێتی مەحەڵەیەک دیاری کا بۆی پیاداچوونەوە بم بەڕاستی بەمەیە بکە بۆ ئەوەی کە ڕێگە ئەگەر ڕێگەم بێت یەک شتی تەرمی بە کورتی من دقەیەک لەسەرەوە هەڵکەوت باسی لەوە کرد کە جیاوازی تێڕوانینی سیاسی بەڕاستی من جیاوازی تێڕوانینی سیاسی ڕەنگە بە شێوازی کارکردن برادێک لە برادێکی تر لیبراڵتر یا خۆت بە شێوەیەکی کراوەتر سیاستکە بەڵام مەسەلەکەەوە نییە ئەوەندەی کە من لێتی یەگەم مەسەلەکە ئەوەندە نییە کە فلانە دکتۆر باشتر ئەدای سیاسی هەیە فلانە دکتۆر باشتر هەردووچیان لە پۆستەکانە بینیمان کە دوو هاوڕێ و دوو هەڤاڵ و دوو برادری بەڕێزی مەکتەبی سیاسین بەڵام کێشەکە لەوەیە کە ئەمانە هەموو ئەم برادرانە ئەگەر ئەم ململانەیە لە پێناوی خزمەتکردنی یەکێتی بێ ئێمەژێ ئەیگرینە سەر ئەسوی خۆمان و بەرپرسیارەتێکە بەڵام گرفتەکە ئەوەیە ئەم ناکۆچیە شۆڕەبێتەوە لە دوو برادری مەکتەبی سیاسی و دوو برادری سەرەوە هەتا هاتۆتە خوارەوە خەریکا بێتە بەرەگیریەکی زۆر ناخۆش کە ئەمە بۆ یەکێتی ناخۆشە کە هیوادارم لە مەودوا پیاچوونەوە بوو زۆر باشە دەست خۆش کاک سەردار ئەگەر ئەمە شتێکی ئاساییە ینی یەکێتی دوو کەفاەتی هەبوو ئەم دوو کەفاەتە داوای لە حیزبەکانی کەش کردو کە بەشداری بکەن لە یەکلاکردنەوەیانە ئەی ئەم دەنگ و مقۆمخۆیە بوو دیارە من بە شێوەیەکی زۆر ئاسایی دەبینم دیارە چێتی نیشتمانی کوردستانی چێک لەو حیزبانی کە هەمیشە توانوێتی و هەواڵانی لە مەکتەبی سیاسی و بخوارەوە مافی ئەوان هەیە کە ڕیار و ڕاو بۆچوونی خوان هەبێت لەسەر هەر ئەندامانی یەکێتی خوان ئەو مافیان نەبوو ئەندامانی مەکتەبی سیاسی بەڵێ ئەندامانی مەکتەبی سیاسی مەبەستم بڕیارن لەسەر چارەنووسی ئەو پۆستە داوە دیارە هەبوونی ئەو ڕائانە نیشانەی ئەبوونی ئازادی ناو یەکێتی نیشتمانی کوردستاندا بۆ ئەوەی کە ئەتوانم بڵێم ئەمە شێوازێکی نوێ لە کاری سیاسیدا کە یەکێتی نیشتمانی کوردستان ئەوەی نەکردووە کە بەڕاستی بێت لە ژوورێکی تاریکدا و شخصێک بڕارێک بدات بە دیکتاتۆری کەسێک دامرێ بە ئەو پۆستە لەبەرەوە من وای بە دەچم کە ئەمە نیشانەی ئەوەیە کە ناو یەکێتی نیشتمانی کوردستاندا هەواڵان دەتوانن بڕیاری خۆیان بدەن و ڕاو بۆچوونی خۆیان
هەبی لەسەر مەسەلە چارەنووساسانە دیارە لە داهاتوشدا یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت ئەمە بکات بە هەڵسەنگاندن ئایا ئەم کاری کە کردوێتی بۆ مستەقبل ئەگەر سوودی هەبوو بۆ حیزبەکەمان بۆ داهاتووی نەتەوەی کورد ئەتوانێت بەردەوام بێ لەسەر ئەو شێوازی کاری سیاسی نوێیە و ئەگەر بیزانێت کە ئەم شێوازی کارکردنەوە ئەم تەرحکردنەی کە بەم شێوازە درایە دەست ئەندام پەرلەمانەکانی تر لە فراکسیۆنە کوردستانیەکان ئەگەر بە کارێکی باش و سەرکەوتوو بێت ئەتوانێت لە داهاتوودا بەردەوام بێ وەگەر بەگە باشش نەبوو دەتوانێت بە شێوازەکە لە شێوازێکی نوێتر و دەزانێت یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پێشەنگ بوو لە نوێنەرگەری و داهێنان و شێوازی کارکردنیدا. زۆر سپاس. کاک عزیز کاک ئەحمەد ئاماژە بۆ داوتی لەناو یەکێتی باڵباڵێن نییە بۆ چوونی جیاواز هەیە تۆش باس لە مەسەلەی مۆدێل کردوتت ئەم کێشەیە لەسەر مۆدێل نەبووە بە قەنەعاتی تۆ مۆدێلی دکتۆر فواد معسووم چییە و ئەگەر دکتۆر بەرهەم ساڵح بۆە مۆدێلێکی چیە بوو زارم بەتەسەوری من ئەم شەڕێکی زۆر نەخوازرا بۆ پۆستی سەر کۆمار ینی من بەتەسەوری من دەبوویشتی زارم ئەم پۆستی ڕەت کردایەتەوە چونکە پۆستی سەر کۆمار زەربەیەکی کوشندەی لە یەکێتی نیشتیمانی کوردستاندا من لە نووسینێکشە باسم یەکەم یەکێتی کرد بە هێزیشی عراقی پارتی کرد بە هێزیشی قەومی پارتی کرد بە هێزێکە زایدەی نەتەوە و سەربەخۆی بکە بەڵام ئەی پارتیش لە حکوومەتی عراقی زۆر بەڵام پۆستێکی بەڵێ ئەوسا پۆستی جێگیری سەرۆکی پەرلەمانی داوە بە گۆڕان هەر بە پێشکەشە بێ ینی لەبەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان شەڕەکەی لەسەر هەرێمی کوردستان نەبوو لەسەر ناوچەکە دەبوو ئەم شەڕی بکرایەتە پۆستێکە لە هەرێمی کوردستان بووە خۆزگە لەسەر سەرۆکی هەرێم بۆیە بوویت 7 ساڵە تۆ سەرۆکی هەرێمی با من سەرۆکی هەرێم بم مۆدێلەکە مۆدلی شەبعینیە یەکەم دووەمیان دوورخستنەوەی کارکتەرەکانی خۆتە بۆ بەغدا مامزەلات دوورکردنەوەی مامزەلات چ زەربەیەکی گەورەی لە یەکێتیدا باڵێکی لێزیا بۆەوە کە باڵی زوتنەوەی گۆڕان بوو و پارتیشی کرد بە هێزی یەکەم لە کوردستانە لەبەرەوە ئەمە شێشەکە لێدایە کە لانی یەکەم دەبوو شەڕی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەرەوە بووایە کە پۆستێک لە گەورەکانی ناو هەرێمی کوردستانی وەرگرتا چونکە وەکو وتم ئەمە دووەمیان ئەمە بەڕای من تەبیعی نییە من پەیوەندی بە بیرڕای جیاوازەوە نییە ئەزانی زۆر بۆ هێزێکی یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی و گۆڕان و ئیسلامیەکان تەحکومیان بۆ کوردەکانتان سەرۆکی کۆمار بن ئەزانی چۆن ئەمە تەبیعیە تۆ هات تەقدیم کردەوە بۆ هێزەکانی لە بەغدا ئەندامی پەرلەمانن وایە تۆ هەڵبژاردنەکەت قسە خیاری دەستی ئەوان یەکەواتە تۆ ئازاد نیلەوەی کامیانت پێشکەش کردەوە کامیان مۆدێلی شتیان پێ ینی ئەوەی تر تەحکومی کردو ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی دیاری نەکرد نەیوت ئەم مۆدێلی ئەم پیاوەی من ئەنێرمە بەغدا مۆدێلێکی تری پێ بەڵکو پارتی و گۆڕان وان باش ئەگەڕەکانێک لای یعنی ئەم مۆدێلی ئەم دکتۆر فواد معسووم کە حساب بەسەر و کۆمار تۆ چاوەڕێکی چ مۆدێلێ بێ و ئەگەر دکتۆر بەرهەم بووایە چ مۆدێلێکە بوو ینی جیاوازێک لە مۆدێلەکان نبوو پێم سەیرە بەزدی ئەمە زاری دووەمە کورد بەغدا زیندوەکاتەوە ئەمە زاری دووەمە ئەم زارە من تەسەوڕەکەم پارتیش بە ئەنقەزمی کرد بێ گۆڕانیش ئەمەیان کرد بێکە ئەمە تەسلیم یەکێتی نیشتیمانی کوردستان کردن کە پۆستێکی بەڵێ سەر کۆمار واتە زیندوکردنەوەی وڵاتێکی وێران یعنی هیچ پەرلەمانتارێک سەر کۆمار خۆشی ناتوانێت لە سلێمانی بۆ ئۆتۆمبیلێ بۆ بەغدا بە تایاراتی بۆ بەغدا ئەمە قەیرانی تایە ئەم قەیرانە قوڵانە کە گوتم لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان برین هەیە چۆن من پێچوانی کە ئەحمەد و پێم وایە برینی تایە پرۆسە تۆڕەکانی فەیسبوک بزانێت چنی گەرانەیەکی گەورە لە ئاسی گەنجەکانیانە هەیە بابە زۆر تەبیعی نیە ئەمە لەبەر ئەوەی پەیوەندی بە بیرڕای جیاوازەوە نیە بەڵکو پەیوەندی بە شەڕکردنەوەی لەسەر پۆستێکە غەدریشی زۆر گەورەیە کە ئێستا ئەبینی زاری وایە ئینسان شەرمەکە کە ئەبینی ئەم شەهیدانە ئەم هەموو پێشمەرگ قارەمانە لە پێشەوە شەهید دەبن دوو برادەر لێرە لەسەر پۆستی سەرۆکی کۆمار شەڕیانە زانی ئەمە عیبێکی زۆر گەورەیە بۆ یەکێتی نیشتیمانی کاگەڵکەوت ئەگەر ئەو پرسیارە لە جەنابەت بکەم ینی ئەگەر دکتۆر بەرهەم ساڵح بووە لە بری دکتۆر فواد معسووم هیچ جیاوازێک لە مۆدێلەکان نبوو لە عێراقێکی قەیراناویە ئەگە تۆ لە دوو ڕۆ تۆ توانی سەیریکەی ینی یەکەمیان لە ڕوویەکی بابەتیەوە دووەمیان لە ڕوویەکی خودیەوە ینی لە ڕووی زاتی کەسایەتیەکانەوە من پێم وایە ئەگەر لە ڕووی بابەتیەوە سەیریکەی قسەکەی جەنابە ڕاستە لە عێراقێکا کە بۆ خۆی قەیرانێکی گەورەی تێدایە وە کورد ماوەی چەند مانگێک کە قسە لەسەرەوە دەکا کە لەم عێراقەدا چی دی چارەنووسی کورد چارەنووسێکی گەژ نابێ و بە ئامانجەکانی خۆمان ناگەنیەمە لە عێراقا بۆیە بێ بیر لەوە بکەینەوە ڕاپرسی بکەین لەسەر ناوچەکانی 140 بیر لەوە بکەینەوە بەرەو سەربەخۆیی بڕۆینەنی کۆمەڵێ دروشم و کۆمەڵێ دیدگا و بۆ چوون لە ماوەی ئەم 3-4 مانگەیە دەرەخرێ بۆ دەردەخا کە هەنگاونان بۆ سەر کۆماری یا هەنگاونان تەنانەت بۆ بەشداریکردن لە پەرلەمان و حکوومەتی عێراقا بۆ خۆی ئەتوانی بیخێتەژێ علامەتی پرسیارەوە ئەمە لە ڕووی بابەتیەوە هەمان بۆ چوونی کە عزیزەیە کە زیینگوکردنەوەی عێراق دیسان من ئەم قسەی کاک عزیزەیکا ئێمە لە 2004-2005 کە بزوتنەوەی ڕێفرەندەم ئەگە بە کورتی خاڵەکەی تردا بەڵێ جیاوازی لە مۆدێلەکان نبوو ئەگە بۆ نمونە دکتۆر فواد معسووم نەبووە دکتۆر بەرهەم ساڵح بووە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر بۆ خۆی خاوەنی دیدگا و بۆچوونێکی دیاریکرا بێ وەکو حیزبێکی سیاسی کادرەکانی هەڵگری ئەم بیر و باوەڕن بەڵام لێرەدا دەکەوێتە سەر ئیمکانیەت و توانازاتیەکان
من بەش بە حاڵی خۆم هەم کاک فواد هاوڕێم بۆ لە سووریا دوسێ ساڵیشم لەگەڵ کردووە هەم لەگەڵ دکتۆر بەرهەمی حدودی 10 ساڵ من ئیشم کردووە پێم وایە بۆ بەغا ئەگەر لە ڕووی زاتیەکەەوە سەیریکەی نەک لە ڕووی مۆزۆعەکەەوە ئەبێت تۆ کادرێ بنێری یەکەم لە ڕووی تەمەن و لە ڕووی تەندروستیەوە کەسێ بێ شیاوتر بێ بۆ ئەو پۆستە لەبەرەوەی شەڕ لە بەغایە شەڕێکی توندوتیش هەیە ململانەیەکی توندوتیش هەیە و خاڵێکی تر ئەم کەسی کە دەچێتە ئەوێ بتوانێت دەرەقەکانیانە بێ من ئەگەر دەنگدانیان بدایەتە دەزمن و من پێم خۆشە ڕایە لەسەر ئەوەی ئەو دەنگدانش بدەم کە یەکێتی دایێتە دەستدایەنەکان منم دایە دکتۆر بەرهەم بۆ لەبەر ئەوەی دکتۆر بەرهەم هەم لەو ماوەی کە لە بەغا بووە ئیسپاتی کردو ئەدایەکی باشی هەبووە کاتێکە جەگری سەرۆک وەزیران بووە کاتێکە وەزیری تەختیت بووە بەڵام ئەوەی کە یەکێتی دای بەلایەنەکانی بەڵێن هاوپەیمانی لە بەغا و ناوی مۆدلێکی تازە و ناوی پێشکەوت و خوازی و نوێگەری تێدەڵێن ئەمە یا بۆ خۆ هەڵە خەڵەتاندنە یا بۆ خەڵک هەڵخەڵەتاندنە بۆ چونکە خەڵک دەسەڵاتی خۆی دەسەڵاتی حیزبی خۆی دەسەڵاتی هەڵبژاردننی زاتەکانی خۆی ناداتە دەستلایەنە سیاسیەکان کە دەشێت گەمەی سیاسی تێدا بێت زۆر باشە بەڵام دکتۆر فواد مەسوومیش چەند ساڵ سەرۆکی لیستی هاوپەیمانی کوردستان بۆ ئەندامی نووسینەوەی دەستور بووە لە 2023 لە بەغایە تەجروبەیەکی زۆری هەیە ئینسان گرنگ نییە چەند لە بەغا بووە تۆ ئەگەر مێژووە خێنیتەوە بە ویژدانەوە ئەبێ سەیری کە ئەم دوو زاتەکە لە بەغا بوون کامیان زۆر شەڕی لەسەر مەسەلەکانی کورد و مافی کورد کردووە کامە توانیوێتی خاڵی جەوهەری تر لەوێ بچەسپێنێ هەردووکیان زاتی بە ڕێزی ناوێکێتین من پێم وایە دکتۆر بەرهەم زیاتر توانیوێتی ئەوی شەڕ کاک ئەحمەد وەبزانم تعلیق هەیە لەسەر قسەکانیوان نەوەڵا من کەواتێک باسی مۆدلی حکومڕانی بەڕێز فواد معسوومیان بەڕێز کەواتە با من پرسیارەکەت لێ بکەم مۆدلەکان فەقی ئەکرد دکتۆر بەرهەم چ مۆدلێکی پێشکەشە کرد دکتۆر فواد چ مۆدلێک پێشکەشەکە ئەگە کەسێکی سێم بۆایە بۆ نمونە دکتۆر نەژمەدین دەرچوایە ئەگەر نەخشایەتوانێت چی پێشکەشی کاک ڕێبوار سیستمی فەرمانڕەوایی لە عێراقا سیستمێکە سەرۆکی کۆمار لە ناو پەرلەمانەوە هەڵەبژێرێت و بە جۆرەی دەستور سەرۆک کۆمار کۆمەڵی سەلاحەتی دیاریکراوی هەیە واتە ئەتوانێت ممارەسەی ئەو سەلاحەتوانەی خۆی بکات بۆیە من پێم وایە هەست کەسێک لەو دوو بەڕێزە بواە لە نیتاقی ئەو سەلاحێتە دەستوری و قانونیانەی کە هەیبوو ئەیتوانی ممارەسەی ئیشەکانی خۆی بکات چ بەڕێز دکتۆر فواد بێ یان چ بەڕێز دکتۆر بەرهەم بێ ئەمە لەلایەک سەبارەت بەوەی کە ئێمە عێراقمان زیینون کردوێتەوە نەخێر عێراق بۆ خۆی زیندووە بە دەلیلی یەکەم گەورەترین وڵاتی دنیا ئەمریکا خۆی پشتیوانی لە عێراقیشی فیدرالەکات ئەم عێراقی کە هەیە و کە کورد بەشداری تیا کردو بریتانیا پەیامی ناردووە بە هەمان شێوە یەکێتی پەیامی ناردووە بە هەمان شێوە کاتێ ئێمە کە نوێنەرەکانمان چۆتەوە بەغا هیچ زەرێکمان نەکردووە کاتێک کە شەڕمان کردووە لەسەر پۆستە وزارەکان و پۆستی سەرۆک کۆمار ئێمە هیچ زەرێکمان نەکردووە ئەوە تا دوای ئەوەی سەرکردایەتی کوردیش بەڵێ دوای ئەوەی کە کورد نوێنەری خۆی دیارەکە بۆ سەرۆک کۆمار ئیمڕۆ ئەبینین لێدوانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕخنەیەکی تند ئاراستەی مالیچیەکە کە بودجەی هەرێمی کوردستانی بڕیوە یعنی تۆ ناتوانانی دژی ئیرادەی دەوڵەتانی زلهێز بۆستیتەوە ڕاستە ئیمڕۆ واقعیش تازە هاتوتە پێشێ ئەو واقعەکە وڵاتێکی بەڵام لە ئەرزی واقع ینی تەیدی ئەمریکا چی بۆ عێراقی ئەکا کە عێراقی هەمووی لێک ترازاوە بەڵێک لە سەرسی خاکەکەی بەدەست هێزێکەوەی کە هیچ ناسنامەیەشی نییە ڕاستەکەی ئەمە لەلایەک بەڵام عێراق وەکو مؤسساتی دەستوری وەکو مؤسساتی قانونی کۆمەڵی مؤسساتی ماوەڕاستە یەک لە سەرسی خاکەکەی عێراق تووشی حاڵەتێکی نائاسایی بووە وەک ئەوەی کە ئێستای بینین لە دوای شەشەوە هەروە بە هەمان شێوە لە سووریاش ئەمە ڕوویە بەڵام بینیمان بە هەندێک پشگیری نێودەوڵەتی و ئیقلیمی سووریا ماوەتەوە بەڵام عێراق کورد لەلایەک دیفاعی لە سنوورەکانی خۆی کردووە ئەمرێکی واقعی تازاتوەتە پێشێ ئەمریکا وڵاتە زلهێزەکان ناکۆشیان نییە لەسەر ئەم واقعی تازەیە و کاتوەتە پێشێ و هیچ پەیامیشیان نەناردووە کە کورد هێزەکانی خۆی سەحب پێ بکە بەڵام من ئەوە ئەڵێمەوە کە نردنی ئەم دوو کەفاەتە بۆ بەردەمی لیستە کوردستانەکان من پێ دەڵێم یەکێتی خۆی نەگەیشتە ئەو قەناعەتی کە مەسەلەن دەستبەرداری ئەم دوو کەفاەتە بێ کامیان چکە هەردووشانی بەلاوە پەس بوو لەبەرەوەی هەردووشان دوو کەفاەتی بەتوانان هەردووشان دوو کەسایەتی لێ هاتوون من کاک بەرهەم لەوانەیە عیلاقەیەکی لەگەڵ مەسەلەن ڕاگەیاندنکار و میدیاکانە هەبێت بۆیە بەم شێوەیە ئیستا باسەکرێت و لە فەیسبوک یان لە تەلەڤیزۆن یان لە کەناڵەکانە باسیەکە دکتۆر فوادیش بە هەمان شێوە کەسایەتێکی سنجین کەسایەتێکی لێهاتوو کەسایەتێک ئەتوانێت هەر ئەوە تا ئیمڕۆ یەکەم داواکاری مالیشی ڕەت کردوێتەوە یعنی بوونی ئەم جۆرە قسانە وروژانی شەقامە بۆ ئەوەی وا هەز بکرێت کە یەکێتی قەیرانێکی قوڵی هەیە قەیران
یەکشت یەکێتی قەیرانی بێمامزەلالی پێوە دیارە بەڵام یەکێتی نەگەیشتەوە قۆناغی کە لێکترازان وەکوی 25 حوت و ئەمانە ڕووبا ئەم شتە من وای نابین دەستخۆش ئەوەی ناویشێتی خۆی ناوبنین قەیران شێتی ماوەیەکی زۆرە کێشەی هەیە بە قەیران ناوێنێ بە تەڵەزگای کاگەحمەد ئاماژە بەوادات کە ینی قسەکانی ئاماژە ئەوەیە کە قەیرانیتیانی من ئەمەوێ جارێت ئەگەر بۆچی کۆمارەکە بم بۆچی یەکێتی خۆی ناتوانێت کەسێکی خۆی ڕوخسارێکی خۆی کەسایەتێکی خۆی بۆ پۆستێک یەکلا بکات جوابی ئەمەشتە دەمە باش سەرۆکایەتی سەرەتا باش سەرۆکایەتی کۆمارکەین مۆدلی کاکەڵکۆت باسی مۆدلی دکتۆر بەرهەم و مۆدلی دکتۆر فاد مەحسوومەکە مەبەستم کارکردنیان لە بەغدا مۆدل گەورەتر باسی ئەزمموی کارکردنیان هەردووچان لە سایەیەکە کاریان کردو ئەم دوو بە ڕێزە کە هەردووچان بەڕاستی بەلای من و دوو کەسایەتی باش و سنجین و سیاسی باشی ناوێچێتی ئەم دوو کەسایەتە لە سایەکە کاریان کردوە پێڵەن سایی مامجلال کە مامجلال سەرۆک کۆمار بووە بۆیە هەر دەستکەوتێکیان هەبوو بێ لە هەموو کاتێکا گەیشتونەتە حاڵەتی بنبەست و پەنایان بۆ مامجلال بردووە لەبەرەوە گەورێتی هەر دەستکەوتێکیشان هەبوو بێ هەتاوەکو ئێستا من بەڕێی من هەتاوەکو ئێستا نە دکتۆر بەرهەموو نە دکتۆر فاد مەحسووم لە بەغدا تاقی نەکراونەتەوە وەکو ئەزمموی سیاسی تاقی نەکراونە چۆن ئەو سەرۆکلیسی هاوپەیمانی بۆ چەندین جاربینیمانە کێشەی گرنگ لە کێشەی لە کێشەی ئەگەر یارمەتی بێت لە کێشەی مالیە لە کێشەی هاتنی عەبدولئەمیر زەیدی و چێ هەموو کێشەکانە هەموو چۆتەوە بەردەمی ماڵی مامجلال و سەر خوانەکەی مامجلال ئەخرەوە کاتە مامجلال خۆی لە وەقعەکە بووە مەبەستم ئەمانە تاقی نەکراونەتەوە کە تاقی نەکراونەتەوە ئێستا کە ئەچناوێ ئەزممویی تازەیە بێمامجلالیە ئێستا ئەبێ قووەتی خۆی بسەپێنە بۆی ئێستا سەرەتابێ ئەمە یەک دوو ئەگەر باسی قەیرانی ناوێشتێکی یەکێتی ماوەیەکی زۆرە لە قەیرانایە ئەگەر نای بنێ قەیران ئەگەر نای بنێ کێشە ئەگەر نای بنێ ئاستەنگ کێشەی گەورە هەیەویش کێشەکەەوەی کێشەی نەبوونی مامجلالە کە خۆی بڕیاردەر بۆ لە ناوێچێتیە خۆی بڕیاردەری سەرەکی بۆ هەندێک جار حەسمی کردووە بۆ نمونە لە مەسلەی وەرگرتنەوەی حکوومەت یا وەرنەگرتنەوەی حکوومەت لە پارتی خۆی حەسمی کردەوەی کە وەرگیرێتەوە یا وەرنەگیرێتەوە بەڵام لە ئێستا کە مامجلال نییە هەر یەکەو لە دیدگای خۆیەوە لە تێڕوانینی خۆیەوە کە ئەمە من پێم وایە زیانێکی گەورەیەوە ئەم کێشانە زیانێکی گەورەیە پرۆسی سیاسی هەرێمی کوردستاندا و کێشەکانی ناوێچێتی وای کردووە هێزێکی گەورەی دیموکراتخواز و پێشەنگی وەکو یەکێتی کە خاوەنی دیدگای خۆیەتی بۆ سربەخۆیی هەرێمی کوردستان بۆ مافی چارەنووس بۆ ژیانی ئینسان بۆ ئازادی ویژدان بۆ هەموو کایەکانی ژیان لە کوردستانە وای کردووە ئەم هێزە گەورە و زەبەلاحە تەرخانی بکەی بۆ کێشەکانی ناوخۆی لە جیاتیەوەی تەرخان کرێ بۆ ململانی و بربەرەکانی لەگەڵ هێزە دژە دیموکراتەکان لەگەڵ ئەو هێزانی کە یانەوە دیموکراسی لە هەرێمی کوردستان و ئازادی ژان ئاماژم پێدەم برادران کاک سەردار پێشەوەی بێمە لای جەنابێت ناوبڕێکی کوردوەرەگرن و پاشان بەردەوام بین بەڕێزان پاشان ناوبڕە کورتە لەگەڵتان بەردەوام بین.